وڵامی بەتەوژمی خەڵکی کوردستان بە شانۆی هەڵبژاردنەکانی ڕژیم. هەواڵی گەیشتوو لەلایەن هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شارە جۆرە و جۆرەکانی کوردستان باس لەوە دەکات کە زۆربەی هەرە-زۆری خەڵکی ئازادیخوازی کوردستان بۆ جارێکی دیکە نای بەتەوژمی 12 خاکەلێوەی 1358 خۆیان بە ڕژیمی ئیسلامی لە شانۆی هەڵبژاردنەکانی ڕۆژی هەینیدا دووپات کردەوە. بەپێی راپۆرتە سەرەتاییەکان، شانۆیەک کە لە ژێر ناوی هەڵبژاردنەکان داوەڕێ کۆتبوو لەلایەن زۆربەی هەرە-زۆری خەڵکی کوردستانەوە بەرەو ڕووی بایکۆتی جددی بووەتەوە. زۆربەی بەراوردەکان لە شارە جۆرە و جۆرەکانی کوردستان دەرخەری ئاستی بەشداری زۆر کەمی خەڵک لەم شانۆگەریەدا بوون. بەپێی هەر ئەم راپۆرتە مەیدانیانە لە زۆرێک لە شارەکان تەنانەت زۆربەی کەسانی نوێشکەریش لەم ڕۆژەدا لە ڕۆیشتن بۆ نوێژی جومعە خۆیان بواردووە تا ئیمکانی وێنە و فیلمگرتن بە دەستگا تەبلیغیەکانی ڕژیم نەدەن. لە نمونەکەیدا ئیمام جومعەی مەریوان داوای لە خەڵک کردووە کە لە مزگەوتی جامەعدا حوزوریان بێت لەبەر ئەوەی کە گۆیا هەواڵنێری بیانی هاتووە و بەنیازە راپۆرت و فیلم ئامادە بکات، بەڵام جەماوەری خەڵک داواکەی ئیمام جومعەیان بە گاڵتە گرت و وەڵامیان پێ نەداوەتەوە. شەبەکەی ئۆستانی تەلەڤیزیۆنی سنا کە هەواڵی پەیوەندیدار بە شانۆی هەڵبژاردنەکانی بڵاو دەکردەوە بەهۆی بێڕەونەقی و داخرانی ناوەندەکان راپۆرتی درۆین و دەستکردی قەتەک کرد و لە کاتژمێر 20 دقیقەوە فیلمی سینەمایی بڵاو کردەوە. راپۆرتە جۆرە و جۆرەکان لە گۆشە و کەناری کرماشان باس لە بایکوتی بێوێنەی هەڵبژاردنەکان لەم شارە گەورەیە دەکەن. لەم شارە و لە زۆر شوێنی دیکە کرینی دەنگ لە خەڵک بۆ بەشداریکردن لە شانۆی هەڵبژاردنەکان یەکێک لە هەوڵە باوەکان بووە. ئەگەرچی هێشتاش پێویستە چاوەڕوانی راپۆرتی تەکمیلی سەبارەت بە بایکوتی بەرینی ئەم گاڵتەجاڕیە لە کوردستان بین، بەڵام هەتا ئێستاشی سەرکەوتنی خەڵک لەم نەبەردە دیاریکراوەدا مسۆگەرە. بەڵام ئەوەی کە ڕۆژی هەینی ڕوویدا دوور لە چاوەڕوانی نەبوو. جەماوەری خەڵکی کوردستان هەل لە سەرەتای دامەزراندنی ئەم ڕژیمە نایان بە کۆماری ئیسلامی وتبوو. جەماوەرێک کە پەلاماری ئەم ڕژیمە سەرکوتگەرەیان بۆ سەر کوردستان بە خۆڕاگری قارەمانانەی خۆیان وڵامدا بووەوە. جەماوەرێک کە ئەم خۆڕاگریەیان لە ماوەی 42 ساڵە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بە شێوەی جۆرە و جۆر و لە حرەکەتی جەماوەری گەورە لەوانە مانگرتنی سیاسی لە ساڵانی جۆرە و جۆردا تاقی کردبووەوە. لە هەموو دەرفەتێک کەڵکیان وەرگرتووە تا بێگانەبوونی ئەم ڕژیمە لەگەڵ بەژەوەند و قازانجی ئەمڕۆ سبێنێنیان نیشان بدەن. ڕۆژی هەینی بۆ جارێکی دیکە وەها دەرفەتێک خولقا و زۆربەی هەرە-زۆری خەڵکی کوردستان لە هاوپشتێک کە بەدەیان جار تەجروبەیان کردبوو بە ئاشکرا ڕایان گەیان کە ئەم دەسەڵاتە لەگەڵ خۆیان بە بێگانە دەزانن. جێ خۆیەتی هەل لێرەوە هەڵگرتنی ئەم هەنگاوە گەورەیە لە خەڵکی کوردستان و هەموو ئەو چالاکانەی کە بۆ بڕینی ئەم ڕێگایەدا هەوڵیان داوە پیرۆزبایی بکەین. هەڵبەت پێویستە بوترێکە بایکوتی شانۆی هەڵبژاردنەکان لە ڕۆژی هەینی ڕابردوودا بۆ زۆربەی خەڵکی ئازادیخوازی کوردستان ڕووداوێکی لە ناکاو نەبوو. کاننامەی ئەم دەسەڵاتە لە کوردستان پڕە لە جەنایەت و داسەپاندنی بێمافی و پێشێلکردنی ئاوات و ئارەزوەکانیان لە پێناو بەهرەمەند بوون لە ژیانێکی ئینسانی. بێگومان جەماوەرێک کە داخوازیە سەرەتایەکانیان بە زیندان و ئەشکەنجە و ئێعدام وڵام دراوەتەوە، جەماوەرێک کە لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا شوێنی ژیانیان ناسناوی ناوچە بێبەشەکانی بۆ پاساوکردنی درێژێ ئەم بێبەشیە لەسەرا، جەماوەرێک کە سێبەری بێکاری، هەژاری و ئازارە کۆمەڵایەتیەکان بەسەر ژیانیانەوەیە، جەماوەرێک کە ڕوودەکەنە کۆڵبەری واتە ئەو کارە دژوار و پڕمەترسیە و لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە گیانیان دەخەنە گرەوی و دەستهێنانی پارە و نانێک، جەماوەرێک کە بەناچار بۆ دیتنەوەی کار کۆچ دەکەن و دژواریەکانی دووری لە بنەماڵە تەحەموڵ دەکەن، ڕۆژی هەینی لە هاوپشتیەکی بەهێزدا بە بایکۆتی شانۆی هەڵبژاردنەکان نیشانیاندا کە خۆڕاگری و خەبات لە پێناوەدی هاتنی مافەڕەواکانیان درێژەی هەیە و هەموو جارێ هەنگاوێکی گەورەتر بەرەو پێش هەڵدەگرن. ئەم جەماوەرە لە کردەوەیەکی هاو ئاهەنگدا نیشانیاندا کە کوردستان هەروە سەنگەری شۆڕشی ئێران دەمێنێتەوە.
ئاشکرایەکە هێشتا تا سەرکەوتنی نیهایی ڕێگایەکی دوور و درێژ لەبەرە، بەڵام هاوپشتی ڕۆژی هەینی لە وڵام بە بانگەوازی بایکوتی گاڵتەجاری هەڵبژاردنەکان نیشانیدا کە خەڵک خۆیان بۆ نەبەردە چارەنووسسازەکانی داهاتوو ئامادە دەکەن. بەڵام تایبەتمەندی دیاری بایکوتی شانۆی هەڵبژاردنەکان لە کوردستان پێویستە لە پەیوەند و هاوڕێیەتی زۆرینەی بەرچاوی خەڵک لە سەرتاسەری ئێران ببینین. ئەم حرەکەتە هیوا بە گۆڕان زیاتر لە ڕابردوو لە ئاستی کۆمەڵگا و لە ناو جەماوەری ناڕازی بەم دەسەڵاتە بەهێز دەکات. ئەگەرچی بەڕوونی دیارە کە ئامار و ئەرقامی ڕاگەیەندرا و لەلایەن دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم ساختەکاریە، بایکوتی هەڵبژاردنی فەرمایشی لە ئاستی سەرانسەریشدا سەرکەوتنێکی گەورەی بەدەست هێناوە. جەماوەری خەڵک لەم کردەوە سەرتاسەریەی خۆیاندا توانیان هەنگاوێکی گەورە لە پێناو تاراندنی نیزامی گەندەڵ و دیکتاتۆری کۆماری ئیسلامی هەڵگرن. ئەگەر ئەوەی کە ڕۆژی هەینی ڕوویدا لە چوارچێوەی حرەکەتە ناڕەزایەتیەکانی بەتایبەت چەند ساڵی ڕابردوودا هەڵسەنگێنین، بێگومان دەتوانێت لە داهاتوودا ڕێگا خۆشکەری حرەکەتی گەورەتر بێت و هیوا بە داهاتوویەکی ڕوون بەرهەم دێنێ. داهاتوویەکە هەر ئەم جەماوەرەی قوربانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی پێویستە بیخولقێنن.